دوایەوەی کەوا نەبی ئیبراهیم عەلەیهی السەلام بانگەوازی بۆ پەروەرگاری خۆی دەکرد کەوا قەومەکەی داروبەرد و بتیان دەپەرست، داوای لێیان دەکرد کەوا بگەڕێنەوە بۆ لای پەروەرگار. کەواتە نەبی ئیبراهیم عەلەیهی السەلام فەرمانی پەروەرگاری جێبەجێ کرد، خۆی لە قەدەغە کراوەکان بە دوور گرت. لە دوایەوەی کەوا ئەمجا ویستیان ئازار و ئەشکەنجەی نەبی ئیبراهیم عەلەیهی السەلام بدەن، فڕەی دەنە ناو ئاگرەکەوە، داریان کۆ کردەوە. لەملا و لەولا چاڵێکی یەکجار قوڵیان هەڵکەن، ئەو دارانەیان فرەداوە ناو چاڵەکەوە، گڕیان لە چاڵەکە بەردا، کردیانە ئاگرێکی یەکجار گەورە. لەو کات و ساتەدا ئیبراهیمیان عەلەیهی السەلام هێنا فڕەی دەنە ناو ئاگرەکەوە. هەر لەگەڵ فرێدانی نەبی ئیبراهیم عەلەیهی السەلام داوای لە کەس نەکرد، بەڵکو لەوە زیاتری نەوت، هەر خۆم بەسە، هەر خودایە پەنا و پشتی من، هەر ئەویشە یارمەتی دەرمە. نەبی ئیبراهیم عەلەیهی السەلام لەگەڵ فرێدانیان ناو ئاگرەکە بەستەنا داوای لە پەروەرگار کرد، حەسبونە الله حەسبونە الله وەنیعمە الوەکیل، هەر خۆم بەسە. کاتە برا بەڕەزەکانم، ئێمەی میلەتی کوردیش هەر خۆمان بەسە.